کیتۆ ڕێژیمێکی خواردنە لە زمانی زووە هەیە، بەڵام ئێستا دووبارە وا دکتۆرەکان سەریان پێ هەڵدایتەوە لە بۆ نەخۆشەکانی خۆیان بەکاردێنن لە بۆ دامەزانی چێش. بدایەتی سەرەتای کە دروستبوونی ئەو ڕێژیمی کیتۆیە دادەنرا بۆ کەسانێکەوە نەخۆشی سەرعیان هەیە پێدرێن پەرکە، بەڵام دوای تەماشا کرد کە سوودێکی زۆری هەیە بۆ دابەزانی چێش بەکارهێنا بۆ دابەزانی چێش. بەڵام پێم باشە پێش ئەوەی ئەو کەسەی کەوا ئێمە ڕێژیمی کیتۆ لە بۆ دابنین پێویستە هەندێک پشکنین لە بۆ بکەین، بە تایبەتی پشکنینی گورچیلەکان و هەروە پشکنینی جگەری لە بۆ بکەین. ئەگە پشکنینەی خوێنی عامیشی لە بکەین خراپ نییە، بە تایبەتی چەوریەکان، چونکە ڕێژیمی کیتۆ ئەو ڕێژیمەیە کەوا بە هیچ شێوەیەک مادەی نیشاستە و کاربۆهیدرێت و شەکرەکان ناخواتن، تەنها ڕوو دەکاتە سەر پرۆتینەکان و سەر چەوریەکان. بۆیە پێویستە پشکنینانە بۆ بکرێتن تاوەکو ئەو شخصەی کە لە بۆی دەکرێتن زیانی نەبێتن ئەو ڕێژمێک کە دەیکاتن، ینی چێشی خۆی دابەزێنی بەڵام لە ڕۆژتەوە زەرەر بکاتن، بۆیە پێویستە ئەو پشکنانە بکاتن. هەروە ئەو تەمەنەیەکەوە ئێمە کیتۆ لە بۆ دەکەین پێویستە تەمەنەکەش دیاریکراو بێتن. هەموو کەسێک ئێمە ناتوانین ڕێژیمی کیتۆ لە بۆ بکەین، بە تایبەتی ئەوانەیە کە تەمەنیان زۆر بچووکیان ئەوەی تەمەنیان زۆر بەسەرەوەیە، چونکە ئەوانە ئۆرگانەکانیان لەوانەیە تەحملی ئەو هەموو پرۆتینە و هەموو چەورەی ناکاتن کە ئەو شخصا دەیخواتن. ئەگەر نا ڕێژیمی کیتۆ ڕێژیمێکی خراپ نییە بۆ کەسانێکەوە پشکنینەکانیان نۆرمەل دەردەسی و کەسانێکەوە تەمەنیان گونجاوە لە بۆ ڕێژیمی کیتۆ. بەڵام کیتۆش هەموو ڕێژیمێک زیانی خۆی هەیە، ئەتوو کە ماوەیەکی زۆر ئەوم پرۆتینەی دەخۆی لەوانەیە کاریگەی لەسەر گورچیلە و لەسەر جگەرمان دەکاتن، و ڕێژەیەکی زۆریش کە ئەوم چەورەی دەخۆین ئەویش لەوانەیە تووشمان بۆی بکە کەوا سەرویسە جگەرمان زیاد بکاتن، یان ئەگەر بێت ئەو شخصە وەرزش نەکاتن جوولەی کەم بیتن لەوانەیە هەندێک لە زیانەکانی تری توش دەبێتن، چێشی دادەبەزی بەڵام هەندێک زیانی تری پزیشکی توش دەبێتن. بۆیە پێویستە هەرسەنگاندن بکرێتن لە بۆ تەمەن، لە بۆ جنسەکەی، لە بۆ کاتەکەی. بەجێری پشکنینەکان ئێمە بڕیاری ڕێژیمی کیتۆ بدەین کە ڕێژیمێکی چاکە، بەڵام پێویستە گونجاو بێتن لەگەڵ تەمەن و لەگەڵ ئەو پشکنینانەی کەوا لە بۆ ئەو کەسەی دەکەین کەوا بڕیاری ڕێژیمی کیتۆمان لە بۆ داوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.